لە کاتێکدا حکوومەتی عێراق لاواز دەردەکەوێت لاز داواکاری خۆپشاندەرانی پارێزگاکانی خواروی عێراق و دەنگی ناڕزایەتی شەقام لەو پارێزگایانە تا دێڕوو لە زیاد بوونە کەچی کاربەدەستانی عێراق بەڵێن دەدەن کە فڕۆکەخانەیەکی مەدەنی بۆ شاری کەرکووکدا بمەزرێنن. ئەندامێکی شیعە تورکمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک شڕای دەگەیەنێت دامەزرانی فڕۆکەخانەیەکی مەدەنی بۆ کەرکووک زۆر پێویستە، بەڵام هەمووی کە لە کەرکووک دەگوزەرێ بۆ دامەزرانی ئەو فڕۆکەخانەیە بریتیە لە سەردانی وەفدێکی تەکنیکی وەزارەتی گواستنەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی کەرکووکیان کردووە. مەطار يحتاج إلى بنى تحتية. کردنەوەی فڕۆکەخانە پێویستی بە ژەرخانێکی بەهێز هەیە بۆ ئەوەی بکوێتە سەرسکەی خۆی. ئەوەی تا ئێستا هەیە تەنها وعد و بەڵێنە بۆ کردنەوەی فڕۆکەخانەکە. ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا دەیان جار داوامان کردووە ئەو فڕۆکەخانەیە بکرێتەوە، بەڵام بۆ هۆکاری سیاسی نەکراوە. لە ئێستادا تیمێکی وەزارەتی گواستنەوە سەردانی کەرکووکیان کردووە بە هیواین حکوومەتی عێراقی ئەمجارە بەڵێنەکەی جێبەجێ بکات، چونکە ئەو فڕۆکەخانەیە بۆ کەرکووک زۆر پێویستە. ئەندامێکی خولی سێمی پەرلەمانی عێراق شڕای دەگەیەنێت لە ڕووی هونەری و لۆجستیەوە ئەستەمە حکوومەتی عێراق بتوانێت لە ئایندەیەکی نزیکدا فڕۆکەخانەی مەدەنی لە کەرکووک بکاتەوە. خۆتان نەزانەوە مەتارە چەند ساڵێکە پەکی خەوتووە و بەس گەشتی عسکەری هەبووە لە ناو تیاری عسکەری یان ئەوانەی کە بە تایبەت هاتوونەتە کەرکووک ئەمە درەجەکەی تەواوە، بەڵام هیچ ئامادە باشێشی بۆ نەکراوە و ئەمە ئەکرێ لەلایەن وزارەتی نەقڵەوە ئەم مەتارە یان بدرێ بە ئیستیسمار یان بە تەشغیل مشتەرەک لەگەڵ وزارەتی نەقڵە بخرێتە کار. ئەمەش کاتێوێ دواتر خۆتان نەزانن مەتار دامەزراندنی ئەوێ، مەتار پاسپۆرتی ئەوێ، گومرکی ئەوێت ئەگەر گەشتی دەرەوە بکات، ئەمانە هەمووی ئێستا ئامادە نەکراوە نییە. لە نێوان بێ هیوابوونی شەقام لە وعد و بەڵێنەکانی ڕابردووی حکوومەتی عێراق و بەڵێنی ئێستایان بۆ دامەزرانی فڕۆکەخانەیەکی مەدەنی لە کەرکووک، هاوڵاتیانی کەرکووک بێ ئومێدن لەوەی بەغدا فڕۆکەخانەیەکی مەدەنی لە کەرکووکدا بمەزرێنێ، چونکە لەو بەربەڵێنی دامەزرانی پاڵاوگەیەکیشیان بۆ کەرکووکدا بوو کەچی بەڵێنەکە نەچووە بواری جێبەجێکردنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.